نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. داخوازی و جێبەجێکاری ڕەهەندێکی تری دیکەی کەسایەتی پێغەمبەرمان بریتیە لە یەکێتی نەزەر و قەدەم. چاوی گەیشت بێتە هەرچوێ و ڕوانینی ئاراستەی هەر جێ کردبێت توانیوێتی پێ بنێتە ئەو جێگەیە و ئەو بیرۆکە و پلانەی هەی بووە دەست بەجێ جێبەجێیان بکات. لەم ڕۆوە شوێنکەوتە و یارانی بێ هیچ سەرسامی و دوودڵیەک فەرمایشتەکانیان خستووەتە زەمینەی کردارەوە. مەردی بەرنامەداری و پلانسازی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا پلاندانان بووە بە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان. هەرچی دەوڵەت و گەلانی دنیا هەن لە هەموو شتێکدا بایەخی پێدەدەن و بە یەکێک لە پایە گرنگەکانی هەستانەوە و پێشکەوتنی دەزانن و بەردەوام لەسەر زوبانیانە. بە پێچەوانەوە نەگەشە سندن ڕوودەدات و نەبوژانەوەیەکی هاوسنگ. بەڵێ پلان و بەرنامە ڕێژی ترپەی دڵی کۆمەڵگەیە. لە دیوێکیشەوە بە مەرجێکی سەرەتایی دادەنرێت بۆ کۆنتڕۆڵکردنی بنیاتی کۆمەلگا. دیارە پێغەمبەری خوا نە کۆمپیوتەری هەبووە و نە دەستەیەکی پسپۆری پلاندانان. کەچی گەرما و گەرم و لە ساتی خۆیدا بڕیاری دەدا ئەو جا هەنگاوی دەنا بۆ جێبەجێکردن لە کۆمەڵە پرس و بابەتێکی وەهادا بڕیاری دەدا کە بابەتی 100 ساڵە و 200 ساڵە بگرە 2000 ساڵەش بوو و لە هیچ کام لەو پرسانەشدا گرفت یان گرەیەکی دوای خۆی بەجێ نەهێشتووە. واتە لە دوای خۆی هیچ کەس نەیتوانیوە شتێک بڵێ پێچەوانەی فەرمایشتەکانی ئەو بێ. لە کاتێکدا وەک پێشتریش لە سۆنگەیەکی ترەوە عەرزم کردن ئەو بە ئەرکێکی قورسی وەک تەبلیغەوە نێردرا بوو. بۆیە دەبوو لەم بابەتەدا بە جۆرێکان گاو بنێ تەنانەت میلیمەترێکیش چییە بواری ئەوەی تێدا نەبێ بگەڕێتەوە دواوە یان پاشەکشەی پێ بکرێ. ورد و درشتی لایەنەکانی ژیانی شایەتی ئەو قسەیەی ئێمە. لە مەکەدا سمبولی ئارامگری و چاوەڕوانی بوو. چاوەڕوانی لە دەستپێکی کاردا، پۆشینی بەرگی بزاوتی بێدەنگ، هەر وەک مەنگبوونی ئاوەکان کاتێک بەرەو قوڵایی دەچن. ڕەنگە فەرمانی هیجرەت لەو قۆناغەدا بەڕاست و چەپدا لە پاڵ پاراستنی لاواز و ئەوانەی توانای بەرگەگرتنیان نەبوو ڕێو شوێنێک بووبێ مەبەست لەی دوورخستنەوەی دەنگ و هەرا و هەر ڕواڵەتێک بووبێ کە ببوایەتە هۆی بزواندنی سەرنجی بەرامبەر بە تایبەت لە سەردەمێکدا کە هاوسەنگی هێز لە ئارادا نەبوو. بەڵام لە مەدینەدا بە لە بەرچاوگرتنی شێوازی بانگەواز و داخوازی هەنوکەیەکان و باڵانسی هێز ڕێکارەکان ڕێڕێوێکی تریان گرتەبەر. لە ڕاستیدا جیاوازی نێوان ستراتیژی سەردەمی مەککە و مەدینە و قۆناغەکانی دواتر لە ئەنجامی داخوازی گەشە سەندن و هاتنەکایی پێکاتەی نوێ و سروشتی سەردەمەکەەوە بووە. هەلومەرجەکانی قۆناغی مەککە ئەوەی دەخواست بەو شێوازە مامەڵە بکرێت و قۆناغی مەدینەش پێویستی دەکرد شێوازێکی تر بگیرێتە بەر. خۆ ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەش هەروەک مەدینە ڕەفتاری بکردایە ئەوە کەم و کوڕیەکی گەورە دەبوو بۆ ئەو مەردە هەرە مەزنەی بواری بەرنامەداری و پلانسازی کە لە هەموو کەم و کورتێک بەدوورە. کەم و کورتی لە زاتێکدا کە کامەڵکار و تەواوکارە. ئای خوایە ئەمە چ نامۆی و ناباوێکە. بەڵێ خوای باڵا دەست ئەوی بۆ ئەوە نەنارد بوو هەڵە بکە، بەڵکو ئەوی بۆ ئەوە ناردبوو تاوەکو بڕیاری ڕاست و دروست بدات و مرۆڤایەتی لە سەرسامی و شلۆقی دەرباس بکات. هەنگاوی بۆ دواوە نەناوە. بەڵێ لە مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێبازێکی تری گرتەبەر. پێویستیش بوو هەروە بێت هەر هەنگاوێکی بەرکۆڵ و پێشەچی بووە بۆ هەنگاوی دواتر. هەنگاوی دواتریش بە دڵنیاییەوە ئاکام و بەرەنجامی هەنگاوی پێشوو بووە. بە درێژایی ژیانی لە هیچ هەنگاوێکی نەگەڕاوەتەوە. ئاخر حەزرەتی محەممەد مستەفایەک کە تەنانەت شکستێکی وەک ئوحودیش دەگۆڕێت بۆ سەرکەوتن چۆن لە هەنگاوەکانی پاشگەز دەبێتەوە. هەرگیز پاشگەز نابێتەوە و بە شوێنەوارەکانیشی هەردەم محەممەد ڕەسوول اللهی نەخشاندووە. شێوازی مامەڵەی لە مەسەلەی هیجرەتدا نمونەیەکی زیندوی ئەمەیە. چ کۆچی حەبەشە و چ کۆچی مەدینەش هەریەکەیان بوون بە دەروازەی ڕاز ئامێزی بانگەوازی هیدایەت و زنجیرەیەک فەتحی یەک لە دوای یەک.